إيش ولديتيو؟ تيشك والله نازم قلتي ورا أزو كاتي الزاني أدتي كنتي قلت له كشنو مو كشنو لو دنيا إيه باشا ورا بيم ناريا تذكر ديا قربان الدم تساوى كبك حقني بيتك هوتيا أو كليلي تشندرا. السلام عليكم. سلام خير بخشي من باشي برام خير سرتاو بسياركم هبو دتواني بيمبلي أو كليلا إيتيا. والله أوا خشي من أوا إي مدخليا إي شقيا إي شاركانا إي أنواعيا بس بو بسيارتك والله هروا دوزي بموت بشكم صاحبك بياكم دست خوش بتندي كرت إذناك خشي من إذناك أجر بار نعم تمه إذناك تو دست خوش ببرامس بس شو بكوبينا كيد لو أجوا من دوا كرة وسيوا كرة أو مارة لون دخوشة ومزرعة لون دراقية كرة تمشى وقنفي كرة الرايدة وقنفي وهاد كنجن ديتيا بس لصدوشة شي دانشة كاد الشات راي كاكا بخير بي السلام عليكم دانش يا كاكا دانش بخير بي راي سلامتك وريس بخير دانشة فرشة دانشة اول شيء رايد الله يكوتر اللي في الريوة ناولا كوتر مني نفريا اول شيء لا سايم لك هو وكرة كاد الشات إيرا قال الراقية قالك كورة اشتغل لو وين راقي تردنا ديوا ده تاخمنا ولا وين راقي تر براس ها كاد الشات بلى هي تسكاري من بازرقانا بازرقاني تسي بازرقاني قشتي هم يشك دكين اوه والله ميمة شي طاو كردوا امن زراعة طاو كردوا يعني دزاني داري بتشيني هذا زعم سنم اي لا شيء بلاور دزاني لإيشي بلوري اوه زيركب اري بس بلورتي ها نازاني بلاور سيا ناولا ها شيء مريشكا او شتانا ايه يعني امن اولا ديار مريشي داني شو بطايل كلي دي تدري كورة نا كاكا نا ابي تيب كيف زاني شي بيلم ايه بري سيكا اما شيء باشم بودوزي وتو اما يلو شيء رزقانتكم ايه زور باشا داد كما بريوبري قشتي سوبرفايزري همو مريشكا كان كورة والله ميمة دنا يتقى من النبي ما دام اتو امانة الداي تدستمن اما قلبك الاوا فعسي بريشكا كان دكم نال ميز خلل الاشياء بي اقام لي هذا بي اقام افري يتر اوكاتا او شيء توبه طاو طبعا بمرجك سمارت ابي شيرين بو رازيكي شيرين اه كورة شيرين رازي نبي بينصت بيلا قيلي الدم عدي فيلا تسيا خيلي بدا فيلا خيلي بدا بلام ابي رازي بكيتو بو مرجي شوم بيبكا اي بملا بغادا هذا نشي كرا وتمر ما دان هون دورة ما بالشاب لباردي لهوليري بشي مدري لبغداد دسم نظام ايش نا كاكا اتو لو ايش انا نازاني اتو ايش تنزور ما ولو زاني اما ايش ملا بغايا ايش ملا مصلح ايش ملا هوليرا ايش ملا سليمانيه اما كابرايكم تاجرم بازرقاني قشتي لا هرشونك ايش ابي ايش يدكم يعني لقم قزورة وروتم لا صايم مكا ها كان الشات بالله. لبت اواليات يا او وقتي خويا شري ايراني توبيك لاي مال منطقي تربو او هم لها يعني ساس ما اسمت بيكت يا نا بارشان بر نكوتو بريدان نبو زراو مرشا زرا ورجا اتو كازرا ورجا اتو دود رجا باشا دريجي في مدى او كبيت مت برو جيب جيكا لقى شيرين قصبك بار رازي بيو بو مرزان باشا باشا كاد كحسب الشات بله كاد الشات بيزا زارك مددي بوتشيتا والله كاد الشات راس دي بتاكسي هاتم جيكت هم دورا بس خطا جيكا شدنيا بده زاريات متى بيش دركي حوشت هتا جوري 10,000 باشا يعني 20,000 بس بينتم دي بيز نخو او كرياكيت اوش بوخد دبرودي باشا دستو دريشت قلا باكا دبرودي قلا انسانه جبر رحمي دبرو اخواتك شيري اگر دبيته هي من او ساده زانب شيء دكتور ده تاخد عندك تنسيوا بدك بكره بس بكره استسو ببيمبلي أو كليلا إيشيا ولا تشندر بوا والله نظام جوابي بكره جوابي دو يجي وا ملك نظام جون فكر كاب بزان أو كليلا إيكامة درجايا بلانر جدتي بس تقدر بلانر إيه والله بي مخزين دتي مخزن بري بس هونيا هونيا جيب دي كرم. بينا جيلا جيب دي بري خارد هم دوالي تراب تزانستي لك خارد هم اخوش هذا لازم كلي واسكر بمري خارا كرو خاري سو برتسو هذا اي خاري موديلوا كرو عمرتني من موديل شد خمودي موديل يلك كاك
کاکە کاتی ئەوەیە تەلەفۆنێک بۆ سعدی بکە بزانم جواب دەداتەوە دووسێ ڕۆژە ئەمن مەشغوڵم بە کلیل بزانم کلیلی چێن دەرە سعدیش بخۆ لە سەفەرە ئەگە لە سەفەر بی ئەوە هەوە نێوارم نییە ئەوە ئەوە حتى التليفون اللي كان فكر كون قصيب كباشا هذا الكجم دەی جۆڵ تەماشای کە كليلة كليلة يخا كليلة 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 جواب ناداتەوە نییە بس تساعدي سديت ولا السفرية تازە بەبیری دێتەوە پێم برێ وەستا سعدی سەدێتەوە کوڕە بۆ خۆم نازانم مێردمە قابلە نەزانم کەی ڕۆژێکەکەی دێتەوە تا ئەو تەلەفۆنت بینە دەرێ تلفون کاکە والله وەڵڵا ناجي فاني خل بقري دوینە شەوێ قسەم لەگە کرد لەگە سعدی گوتی سبێنێ دێمەوە الدنيا سميت قوتي اورو ديمو گوتی ئەوڕۆ دێمەوە اي لو باسكلي لك انت قلنا كده ئەی کاکە ویستم لە پێش چاوی تو قسە لەگە بکەم تەلەفۆن بینە تەلەفۆن دەی كم داب قري وي خديت موت وي قران شيتم دكا اسمه اي دخل الى جنوبي كاكا باشي كاكا تساوي باز دكم انا والله هاتو. هاتو تساوي مني كل هالشهادة تسيبوه مالي كاكا دهام سلام عليكم سعدي بخير يا سعدي بە خۆمان لە پێش وازی سعدي احوالكم سعدي وازوي بينا كيف ما بدنا ضروري هنا احوالكم ملكة بابا كوي وەرە سعدی جا وەرە سلام دوست سعدي بخير اولو دكا باشا وەرە هیچ لە سەفەراتێ و بیرت دەکەم شو كرديا خالد حامد بيزار كرديا انا بزر مكر شو بأخراتك كرديا بس سعدي تمك ده اخوي هذه تشدلو دلي دريكا سعدي وازو قسانه بينا كا سعدي بصورة؟ انا ما زالم ده هذه راتب كم مسألة مسألة ولا سيدة كديا أتقصي مكة ئێم نشتوڕەما وزبع عالمنا ما شاء ما عندك ها لازم السفر هاتيو ماندي أنا بالله او موضوع عدم استحل بيتن يمري او كليري ايشيا كليلي تسو حالي تسو بعد صدقة سعدي بخوش باجا زاني اوتا ڕەنگت تێبێتی ڕەنگت هو كلو خو كليلة تانا داي تخرج نا والله چێ دەرە هو كاك هل إسا بازاري دقر أو كليلة منو بازاري توبلي أو كليلة إيشيا تاخذ بي تقول حكي بي تستفاقي نفسي بي دیتەوە هذه والله بيش دیتەوە باش بو بدس بياوة شو من بو باش بو دوزينو اوكي يكش كان بيدي باوا لواني كلي قاصي أشهد بالله لواني كاك راس. مارام بي ادي كو كاتي ئەشهد بالله کاکە ڕاست دەکا لێ کوم بە کوونە ناو سندوق سار سعدي. شاردبوویەوە سعدي يك كم هي سعدي يك كم صابت كاي بك لخزمتهم راسك كم بيبي سعدي همو زاري راسي كانوا بيقوتي دهم قصاب ئەدی لێ لە سارە شاردبووتەوە روتو برايستا ئەرێ وەڵە بەڕاستمە عفتو بالتوي عمل كلي لش ببين مونيا او هانيا لبس تساوي أريو. خرشي دايبين ئەرێ وەڵە ئەلێرم دادنە هەر کەس بزری کردبادار عفتو ده چه ديتو جانا بطابع اشتي بدكي ناو سندوق سارەی اي باش تيجي نفس صندوق السيارة كاكا روجي صد كذا قبل السوار دبي اجا كل اللي كان بدي دبايا بيان بالبايا بابا خواي قولة دريت دبي الريز لأمانة بقري اجا اشتك باندوز يوا لمن دار يوا ده ما مستاهي وابو ام بين صار بمني دي قلت اجا اشتك تعديت تو دي بدنا صاحبي اجا انا خواي قولة تصاوتا كورة دكا لمن دار يوا هشت شبابين موتة دبو صاحبي سعدي. بالي او كليري ايشيا سعدي ولا وانا انا ميخالش سعدي مش كم تك مدى سعدي توزو ميخالش باشە سعدی ئەمن تێگەیشتمی خەڵکە لبتناقة ئەمن ما تسوى اولى يا سعدي کاکە جا یەک دقا ئەم تێگەیشتمی خەڵکە بەس لۆ کون بە کون لە ناو سندوق شارا بوو ولا إخرج يا بابا كل أخوة مجتمع بعقل نيم أمانتي نيا نبارز أمانة بي ببارز دي كل أخوة قام بكريقة ولا نبيهم بيتو دبيهم ولا زعلك كيكس كيف قوتي برو بقري بدي أكلي لي شيء ده برو بقري بدأ من أكلي لا بدأ برو بقري هوار كبري هو خرج ده أكلي لي شيء يسحبك كده بينيو باشا دبرو كل هذا هذه دبرو هوار كبري أكلي شيء لبازاري ده كنا بازاري دبرو ده دبرو هو خمسين كل شيء هو خمسين هاي عمل النمينة بزاني كحاب أنا تونا بيمبلي أوه بتمام خير شلون بقولهم وضعي قولكو ما جايكوا زور باشا تنزیرەکە لە مۆزع گۆڕێنی كاك علي والله تعالي شباب خل بعد الدم زاري والدك تجيبنا بقربان ئەو بەدزیدە کاکە ما وصلت كاك اللو حفتينيا أو ما قايم لو بكرة باشا او زيب زيب کاکەوە بەدزیدە مۆزوعی کلیلە لەبیر کرد سعدي سعدي موضوع ما قورة سعدي بيمري او كليري ايشيا سعدي استبا مالك بيته بزاني ناكل ليش يا هذا متصوري مريض كم سعدي
دەزانە و دشادە زۆر مەردە ڕاست ئارێ بەخۆ یەکەم پیاوە کورە دڕشاد مەردی چیەکە وەڵای عەقڵم ناگیری کورە کو عەقڵ ناگیر کورە منی کردە ساحب ئیش ئەمن ئیسراحەتم کرد لۆ خۆم تاو کەت بەسەر ئیش خۆم چی شێکە ئیش ئەم نیگەرشتە ناو پەلەوەر و مەلەوەر و ئەو شتانە ئیسراحەتم کردی لۆ خواوزەوە ئیشە ناوپەلەوەروانە هادەتی تاتی بە دووسکەی دەکەی کوڕە برا خۆرەوەی شتە ئەگە تۆ ڕاوەستی میشێکی باشش بۆ تو دەدۆزمەوە لەلای بابیشی خۆم عیبی نیێریەکانە چ عیبی ڕۆژێدا 15,000 بدێتە دەستی برا خۆرەوەی شتە نییە دەزانیت چیشی دیکەی لەکنن کورە هەزار و یەک ئیشی هەیە ئیشی نەقلات و مەخلات و هەموو شتەچی ئەوە بازرگانەکە براکی مەزنە عادی ئیشی ئەشێ ئەوروپی دەکاتن باشە ئەمە بێ چی شەکەم دەدات هەموو شتت دەداتێ ئەوەی بەخۆت عەزت لێیە ئەو بزانە کارتۆریشی پێبار ناکەن عەمەلاتیشی پێ ناکەن نانا برام وا دەکەم چی ئیشێک تۆ حەزت لێبێ ئەو ئیشت بداتێ وا دەکەم چەند کەسی لە من دەستت ئیش بکاتن کورە ئەمنی وەی نەفەرە ئەمە هەر لە من دەستی خەرچی ئیشتم ئێ برام بەسە تۆ ڕازی بە چی ئیشێکت حەز لێبێ ئەو ئیشە با بۆ تۆ بێت والله ئەمە چ عەقلمە ویشەی ناگری نا والله دە ڕازی بە برام ڕازی بە والله ئەمە چ عەقلم ناگری هەر ناوەکەشی ناخۆشە دڵشاد کورە تو چیشت بە ناوەکەیدا خۆم وعیدی لەگە ناکەی تو ئیشی لەگە دەکەی ئیش ئێبرام دەڕازی بە تو چ ئیشێک حەز لێ بە ئەو بێ وا پێت دەڵێ ئەوجە دەتمەوێ دەرێ ماس عینەوە لێ دەدام کارتۆنی لێوبار دەکەم لە دەرێگە لە ئیسراحەت برام ئەتو ناتێ ئیشێکت هەبیتن بە خۆت وەکو مدیران بێ چەند کەس لە من دەستی بێ ئەوە خێرەمنی دەکاتە مدیر ئێبرام بەزە تو ڕازی بە ڕازی بە ڕازی بە با تەلەفۆنەکەی بکەم و بیبڕێنمەوە ڕازی بە ئەوە ڕازی بوو الحەمدولله لەخوای بەزیاد بێ کاکە ئەو زەنامەیەک مەرجیە ئۆهۆ ماتیشیە مەرجەکەی شتێکی وانە ئەمن ئەتو شیرن دەسینە بەغدایە ئەمە وەلێکانە کوردیەکەما دەوماتە تەڵێ دەکەنەوە بەدەوێ بچینە بەغدایە کورە بابە دەوازبینە کورە برام دەزانین چیا خانەکەشمان نافرۆشە قفڵێکی لێ دێندنا بەکرێ دەدەین بۆ خوای خوشکم ئەگەر ڕازی بم لە بە یەکشی ڕازی لەبەرچی لەبەرەوەی نامەوێت چوڕچاوی دامی ببین ئیلا ئەگەر لە ئەدەتەواوە برام دەتەواوە تەواو کاکە ئەمە لە مەفهومەکەی گەیشتین ئەستا تەلەفۆنش لە بۆ کاکدشای دەکەم کاکدشا گیان چۆنی باشی سەلامەت بی یاخوا بەڕێزی سەلامەت بی کاکدشا کاکەوە من ئیش خۆم کرد ئەی قایدت ڕازی کرد هەموم ڕازی کردی هەموو بێخەم ئەی ئافەریم کورە وەڵڵا شێری ئەزانی چی سبەینی ئەم بە دواتانەوە دەرەچین ئیشەڵا باشە تەواوە بە چاوان خوات لەگەڵ خواحافیز خوا لەگەڵ خوا لەگەڵ بەس شیرن خوشکم ئەمە دەبی ئەوهانە ڕۆین خۆمان بگۆڕین بانێریم نامسەقەفن خۆمان دەگۆڕین جە دەڕۆین باشە 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 ئەلا کولێم دەست پارتە مەستەرم زۆر دێش بۆ پار بۆ خانجی خۆ پیاسەشی دەرێ شکر لە کۆڵ بووینەوە ئەرە پێم بیری مەلیک نەهاتەوە بۆ دەگەڕێت کاکە دەگەڕێت کاکە شتەکە تا ئێستا نەمگوتیە برێچە ئەو کلیلی شوقەیە شوقەچێ هەنەر سعدی لەوانەیە ماڵان بیتن لەوانەیە دوکانان بیتن کورە توزانم بابم ئەمە کلیلم دۆزیوە تۆ بە توزانمی چییە هەنەر چی بە توی کۆ دە پێم برێ کلیل ساس ئەها بزانی تابعی من دەکا و سیقەی بە من نییە کورەوە چ خوشکەکە دەیە دری هەر پیسە دری پیسە سعدی جان سعدی ئەتو لە سەفەر بووی یعنی کو بە تو بڵێم ئێ بەچێ بڵێم چوو بە کلیل سازم گوت ئێ لۆ دەچی کاکە کلیلەکەت ناو سیارێ منە تەلەفۆنت بکرد باە باش ئەمە دوونە شوێ تەلەفۆن لەگەت تو کرد لۆ باست نەکرد ها لەبەرەوەی کە دەمەویست حزوری قسە بکەین حزوری قسەی بکە بەڵێ. لۆی داهام قەسابیت لە من بگەینی ئەو کوڕۆژە نەهاتەوە کاکە دەڕۆ دانیشە بزانم و جێرە چێوە چوو کاکە ئیشەمەیە ئەشام هینە ئێستا بخۆی دێتەوە لێم گەڕێ بابە لێم گەڕێ زۆرە سعدی لێم گەڕێ کاکە برێ دەزانی چیە برێ من گومانم تەنیا لەوەیە سعدی ژنەشی دیکە هەیە ئەی دەوازە مۆزای بینە وەڵات مێشکم تێک چوو یعنی کابلا گەشتی دووەمی هەبی کلیری لۆ دەگە خۆی ناباتن لۆ ناوسانی بەجێدێری بابا شتانە بووانێ یعنی ئەو دۆکەی دەجیفانە خۆ دەنێ خۆ لۆ کاکە یعنی ژنەکە لە ماڵ نییە سعدی لە دەرکێ بدە دەرکێ لێ بکاتەوە وانیە نا تو مێشکت بەغەڵەت دەکەی کوڕە کاکە من هەست پێ دەکەم لە ناخەوە هەست پێ دەکەم ژنەکی دیکە هەیە هەستی چێ هەموو شێکەی نەوازە و هەستەی بینە خوایە چ بوو چێ بوو هەتا نییە ئەنگۆ شەر بەزارن دۆ قسەیانەوە بکەم بەریک دەقسەی بکە ئیچێ بوو بۆ بگەڕێم بێ بگەڕێم ئیچێ بوو مام
امام زليلي بو بزاني امام زليل قماش روشي كاكا دكاني زليل. لاخوانيا ايه امام زليلي دو عفتي هذا دو اكليله دقريم بزاني 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 كاس ما تينا جينيتان هدي تلفزيون يا اذاعه هدي داري بار قناه كاكا لو هدي كليل خو كليل باقي نيا كل بابا كليني شقيا كل كاتشي بلا قزوعاتي كلا مام زليل كابراكا وضعي باشا ماشي مشغولة ها ده تشكلي سازي مطابع عندك يا بزاني جنم هنايا أتوني قد ناب يا بشار دهم قصاب برو يا برو ولا بيش سعدي دهم قصاب ولا نعم بيش دو ولا برا برو لا بتصاوم بزربا برو تدوي توقي بكا سيا استوى زوي بينا ولا لو تبى مين بديت بس داعي لبردو دكي ولا بس عيبا قف سمير أمان ذي بجي وخش كان نصيبة تدكي كله نصيبته هو حف قرش تيك بردايا بس عبد زان موتشيا كاك او خوشك ما للياتي وصيتي باب دبي زيب زيب كم ولا. للياتي فهم لي قول كان جري ولا بعيات قلت شلا تناك قلت شلا بيقاني لك لا تناكم لا بتصاوم بزربة هم قصاب السعدي بو هذاك اي انا جاتو خوش داي بو غير هذاك مو لا دبر سمو دا ناتسيش من سرتا بلي خيرة وها برا قلت بلا يزعلشك برا ولا بتصاوم بزربة بيش بكودي هم زي ولا مدكي او قلت كش لقيت كنا برو بين السينما مع عالم طب الشام هذاك برو ده ولا بيش هاي آفرين بس سعدي صبر وادب يا بشر أمن درزگار کرد أمن جنيا هات سدوية بيشكش دكم بيمري تدويتن ما معاش كم زدت كم كل معاشية زانية حزلتيا جند لو دينم جن طوال طاوجن جد مو زاريني غير المتي بدا عفري لبوتو طاوصة سعدي طواو طواو. او هارز قاربك هاتي هارز قول قاربك. بجمك باشا خدمت مصطا زور باشا مصطا دقيقة أوا بس ديك شتم إيش ما بو يفرمو أنا بس سعدي أوا موزعي أو كلي تسبو كل كرم نم قود لشتار مكولو باشا وشتار مكا باشا طاوصة سعدي او شتاني كبيت دريم لو كز نجيريا وا باشا كزنا. بيدك بقى طوا نهلم كذا. طوا طاوصة سعدي طوا دانشا إيه. كاكا ربع كوي باشي احوالت صحتت كاكا او ماوي عندك ايش معي بروش كم ديما إيرا او ماوي قلتم اقال ملكو كيبيت باشا داي باشا ممنون وافس وصل سعدي خير أو زار سفري تشندر دكي وده كرم سفري تو حاريتة قلنا له مو بشار مكا بعقل انا والله ولا اقال دكانك ماشي وصل سعدي باشا ماشي وش تاني كباز ده كم لينكول يوا بيخدم. باشا كلهم بيخدم طيب. قال دكاني باشا دي تخوا حافظ طبعا. يجت بيناوي ممنون وصل سعدي حيراني دم ولا ما تشكش مدي وصل سعدي خدمت قرباني وزر دخلنا قولوا لي استاذ على وزر دخلنا كده سليبيا الله يرزقه هو أخوي بتسكين انا قربان انت تخوا حافظ استغفر الله سعدي مجيد واسطة زود خوشة الو تدي والله واسطة حزم لي قصشكم بس بقى قرآن تورا دبي ديلا دي بزام سدري تورا نابي كاكا دبري بزام سدري استاتو والله بسيارك ميا دبري دي او ماوي بخوت تانو ببيا جني بين تان زو خوشة او ناتانيا او دستيشي لبني ميتو ان كاكا او حساب لو كسناكا هرشي بي ديكا او تقسيناكا اتو علاقات بوي نبي ايشو خود سيادة كيو حق بكز دانيا ما قرآن قوابي من خوم تلفونو كاك سعدي دكام ستيه كاك سعدي ولا بقرآن اشتواب كيني هار اسا دردك برو دي كداكنا لا نمزاني دبرو دي تيش قد ما لا دبرو دي برو يشتوب دربناكي. كدي دردناكم بزاش قسيوانكي كيفيشتي توبة برو دي محاسبي منك طبعا. شاقر دشي طبعا. ابوي نبوي برو دي هاي بلار سريبا وانا مالا دلم خوشة كاكا دلم خوشة عاشقم نيشا 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 كسم باكرو
چی ئەوە بووە بەسە خۆت هێناوە کچم ئەو تۆ کێ؟ من باوکتم نیشێک گیان باوکم کێیە؟ باوکت مزەفەر ئەوە چییە بووە بەسەر هاتووە چیمە؟ پێم بڵێ وەرە کیا گومانمانە بووە کەس با ئەی بۆ لە خۆ کردووە کێوای لێ کردی تۆ من بۆ ئەم لێ کردی کچم من بەیانی ڕۆشتم عیبت نەبوو تۆ ئەوە چی زلەکە من بۆ لەبەر کردووە هەرم چییە؟ چۆن عیبت چیە کچم بۆ لە خۆ کردووە زان چیتە بۆ دێهاتۆ کچی من کێوای لێ کردی وەرە بۆ باسکە تۆ من بۆ ئەم لێ کردی کچم نازان چۆن نازانی کچم بڕە دەرەوە بۆ کچی ئەمە ماڵی منە ماڵی من و تۆیە کچم ماڵی بەس منە ماڵی تۆی چی؟ نا ماڵی هەردووکمانە بە قوربان نەخێر ماڵی منە بڕۆ دەرەوە ماڵی منە ماڵی منە وەرە ئێستا بزانە پێتەکەێنم زۆر ماڵی منە ئێستا تەلەفۆن بۆ میسۆکەم میسۆ کێیە؟ میسۆی ئامۆزار نا من ئامۆزاشم نییە میسۆی ئامۆزار تەلەفۆنی بۆکەم ئامۆزای تۆ؟ ئامۆزای من و تۆیە ئامۆزای تۆ نییە ناتۆ بڕۆ دەرەوە بڕۆ دەرەوە میسۆ کچێ کچێ غەزوان وەرە غەزوان لەوەرە دەی وەرە بەێ وەستا ئەوە دەچێن دەرێ بڕۆ و بێزەنگم لۆگاسکە بڕۆ دەی ڕۆ وەستا بێژەنگم لۆگاسکە ئیشم پێیتی وەستا ئەتوو هەموو جارێ ئیشت بگوێ جارێک بەم برێ بانە خزمەتت دابم بە مادی بە معنەوی وەرە کوڕمە تو کا عەقلت هەیە ئەوەی بەوی دەکرێت بە تو ناکرێت بێ عەقل کوڕە وەڵی ئەها حەقری خۆم بە سەتی وچی و بە هەزاری وچی تۆ دەدوێت چ برێ گوتم هەزارێکی تو بە قوربانیان دەکەم دەبڕۆم لەو چێ بەکە دەی بڕۆ بێزەنگم لۆگاسکە بڕۆ دەی باش دەبڕۆ دەی بڕۆ زمانی چ درێژ بوو زمانی هەموو پێرە قسە بوونە ئەیا وەر میسۆ میسۆ بزانە ئامۆزاکە چی بەسەر هاتووە بزانە کێوای لێ کردووە کوڕم ئەی هەوا مامە بە قورآن هەبینە بی شەیتان دەستی لێ وەشاندیەوە خوا کڕۆ ئەم کچەی من بۆ سەرات چی بکەین ئێستا چارەسەر چی بکەین بۆ کوێی بەرین بۆ کوێی بەرین چی بکەین بخۆمان دانیشین دانیشین باوکە ڕۆ دەوەرە بێژەنگ وەرە کاکە وەرە وەرە برام وەرە وەرە کاکە وەڵی تووشی خەپەت خام بوومە بە قورعان کول هەر ڕۆژی ئاینەوەی نەکردۆ دەبینتەوە ئێستا بە من دەرێ ڕۆژی ئەوەمانە چی پێ دەرێن یەکتر ناسین طبيعي ماما جا عشق اواني هميك يا روجي يكتر ناسين زي يعني شي يعني ئەمە زانیتم تعارف ڕۆژی تعارف روجي يكتر ناسين لخوشويستيا باسي شتيتر ناكم باسي جامع او بيمان قوانا ناكم روجي يكتر ناسين لخوشويستيا روجي يكم تونا دروا روجي يكم نام ناردن او روجي يكم روجا بردوتا بو مطعم هر حسابه ابي لبريكي روجي يكم قول بيشكش كردن هم حسابه بەم دەبرم بە قوڵان بەم دێنێتن سێ ڕۆژکە ئەوەمانە ڕۆژ یەکتر ناسینەکەیە دەم چ بکەم ئێستا چ بکەم من ماما يعني صالك اي ناسي یەک ساڵی ڕەبەقە اي مراه هەرێ بە قورعان باشا اي چۆنیە لە ماوەی ئەو ساڵەیە زەواج شتێکەوە نەتانە چوتە لە پێشەوە ئەترسم خەمساردی لێ ماما كنا من بيدرم حنقول روجي بالقرآن بمدري تحت المراقبة تحت الامتحانات دار تاكل يجب مكتبة ولا كل يدا مأمن بێخەم بە تاقیکردنەوە لەو سعیکردن لە من بعد ذمتك لە خزمەتە ولا بتبينم ها وەستا ها کاکە داوای خواردنیان کردێ لە بۆ عەفلەی زندق شو وقته لا 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 بانگت دەکەن کاکە بنەچم بالقرآن ناتي وەستاخە نابێ بالقرآن ناتي أتسم. ده شيء برو بخوماتم كنا روي وەستا بە قورآنەها تەماشا دەرم کەی دەرم نەکەی ئەمن ئەو پرسیار هەدەکە مەگەنە بە قورآن درم دەتەقی دبزان برسالة كتير بيكا کاکە دەرێوە نوشتەی لە تو کردیا بە قورآن ئەو شتش بەجێ نەکەی و چیەوە ولا تشي لو ده تو دقاي وين تو خد الرئيسي وين برو ده فيلم ده كل بيش عامل ميدي وڵای زۆرێک باشترم عسوودیشم پێ دێ كان ده برو حسود خوادك لسه تتقي برو دانش يا تو لەبەر تۆ نەبووە بەخوا زۆم نا نارو دانشي تو دايت لكي لو روا ايشي خوت بجواني بردكي تخطيطات دكي لهم باشا بس متبينهم سر بقلي وسيء وكان بيشتر ام بقوم دانشي خلاص هر ناس نا هر ناسي دانش بقوم ناس مرة عندكم تو تخطيطات دكي ها متبينهم زبير لك ها هر نفسي کچم بەس پێم بڵێ تۆ بۆ ئاکەین بۆ کچێ وەڵڵا عیبت نەبوو کچم ئەدوت گوڵە بەس بزانم تۆ کێوای لێ کردووی بۆم باسکە نیشێک گیان من بابتم باب بۆم باسکە کێوای لە تۆ کردووە ئەی بم چێوە نیە دانیشتو هیچ عیبت نییە شکر بەس وەرە پێم بڵێ
بووە لەسەر قژی خۆت تێکداوە و ئەم جلو بەرگەل لێ بەرکردووە شێوای لە تۆ کردووە خۆ من ئەمڕۆ لە کامیرەی سێرم کرد خۆ هیچ کەسێک ناتۆ بۆ ماڵیمە من کە دەرچوون بەیانی نۆژی کرد و قورعانی خۆی خێن عیبی نەبوو ئەم کسەی من بۆ لێ هاتۆ کێوای لێ کردووە بەس با بزانم کێوای لێ کردووە ماما والله بابی بینە لای دکتۆری چارەسەری ئەم دکتۆرە نعم خبرو بابا قوربان نعم بابا ئەدبە ئەدبەم بەلای دکتۆر ئەچین لای دکتۆری ودزە باخۆی بڕۆ من نام ئەو شێت لەگەرە من وەرە پێکۆ دەچین تۆشێتی من نام ئێمە شێت وەرە بن بە کندکتۆری نه باش ئێمە شێتین تۆرە لەگەڵ ئێمە ئەمڕۆ بین بەلای ئەیبین بەلای دکتۆر میسۆ ئەیبین بەلای دکتۆرەکەی خۆی میسۆ تێکچووە باشە تۆرە لەگەڵ من تێکچوو باشە وەرە بە دکتۆری ئەمە بە دکتۆری نه دانیشە دانیشە شەرمەزارۆمەکە دانیشە عفو چی بۆ حەل بوو؟ کورە 300 نەفەریان دەوێت کەباب لە جەرێک لە تکا مەطعەمەکەمان خۆشە و خواردنی خۆشە و ئەوی ڕۆژێ هاتن نانیان خوارد حەفلەشیانیان وتی وەڵڵای کاکە خواردنتان دەرەجەیەکە 300 نەفەر دەخوای بەزیاد خوا بەزیاد کاکە بە خۆمان خواردنەکەمان خاوێنە بە خۆمان خاوێنی ئیشمان باشە ئاڵمان تێ دەکات ئەمیشمان بە ڕێزە پیاویە توش بە قورئان تۆش توش ئاگار وچ پێم گوتی خۆ لەبیر نەکرد نانە حازر بەردەوام بە لە تەختیتان بەردەوام بە سێکە لەکوێ بووین باسی ئەومان کرد ڕۆژی یەکتر ناسینەکە چی بۆ بکەیت تۆ ناڵی سێ ڕۆژی ترا بەرەوە سێ ڕۆژ چی بۆکەی ئەمان کتێ سوپرایز بی ئەوەی بزانێ ماما سوپرای نەزانیت نەزانی نە ئەوە قسەکە لەگەڵی بلەوە ئێوارە وەرە داوات منی ئێوارە داواتی مەطعەمەکە یەکەی مەسەلە بەڵام تۆ چێکەی گۆڵ چێکی ئەمەنە تاریخەکە لە سەری ئەنووسی ڕۆژی یەکتر ناسین پیرۆزە لەگەڵ ناوی براژن هەمووی دا ئەنەی پێش ئەوەی بیبێ بۆ مەطعەمەکە تۆ بەیانێکی ئێبی بۆ ئەوانە هەمووی ئەمە ئەوەی لە تم ئەتەقێ هەمووی بی بۆ مەطعەمەکە پێشوەختە پێڵێ من لەگەڵ خێزانم تۆ لەوانەی خێزان ئەڵێ لەگەڵ خێزانم دێم لە ناکە ئاوام لێتان کرد وەرن بەینەکە ئەنجانە ئەیکانێ تەپڵ ئەوە لێ دەنگیان ژوورەوە لەوەتان بینم ئەو زۆرناش زۆرنا نا زۆر ناناوێت والله عیبە عیبە ماما دۆر خۆیانە ئەو بەدرما زۆر تەواو ئەوجا من دەڕۆ ئەو لەپەرانە بەڕێ دەکەم باشە بنەڕۆ مامەت وەڵای زۆر خەزە هەر ناسی دادەنیشی بەخوای ناسی وەڵا دەستی تۆم شکاوە تو نییە بەس تەختاتم لۆ بکە باشە مخەوەڵ بە لێرە لە پاشە من بەخۆتی ئەمیش مردم بە تو میراتگیری ئەو مەطعەمەی خوانەکە خواتەمەنی من بکاتە سەر بەشەرە یعنی دێ بەدەی وەچی پێم گوتی بەردەوام بە تاوا مامەگیان وەڵی بێژن نانێکت توش بووە شتی وا دووبارە نابێتەوە نیشێکیان هەسە خۆ بگۆڕە با بڕۆین میسۆی ئامۆزات بەرین بۆ دکتۆرەکەی خۆی بۆ بیبین بۆ دکتۆر ئەی تێک چوای نازانی شێت بووە شێت بیمە تۆ شێت بووی نا کچە من شێت نەبوو ئەی میسۆی ئامۆزات شێت بۆ میسۆی ئامۆزات وەڵا هەمومانی شێت میسی بۆ شێت بووی میسینا میسۆ نا میسی بۆ شێت بووی ئەوە فانە درێژ نەبەردەکرد پرسم ئەو هاالێ دەکرد و ئەوان بە هاالێ دەکرد و چاوام هاالێ دەکرد ناشرین بووم ئەجا دەستمە کندکتۆری چاش دەکەم خۆ جوانە ئەتوەستە خۆت بگۆڕە باسینە کندکتۆری ئێدە ڕاستەکە بڕۆ خوب گۆڕە نیشێکیان هەسە خۆ بگۆڕە دوای گاڵتەمان پێکەن ڕاستەکە گاڵتەمان پێکەن لا حول ولا قوة إلا بالله هەستا نیشا خوشکم ڕۆ خۆ بگۆڕە بۆ خۆم گۆڕم ئاخە تۆ چاکەتەکەی منە لەبەر کردووە چاکەتەکەی باوت لەبەر کردووە بە قوربان بڕۆ چاکەتەکەی من داکەنە جلە جوانەکانی جاران لەبەرکە و با بچین بۆ سەر دکتۆرەکەی میسۆ چکم دواکەوینەوە هەسە نا ئەو چاکەتی خۆمەوە نییە نایبینی چاکەتی منە چاکەتی وەڵڵا واوکە ڕوو نیشا هەستا خۆ بگۆڕە من بەنە کندکتۆری درەنگە دەبا بیبین بۆ دکتۆر خەریکە من شێتە بم بەڕاستی شێتە بم کۆڵی شێت بوو نیشا هەستا با بڕۆین هەستا با بڕۆین بەس بڕۆ خۆ گۆڕە بە حەیامان نەچێ بڕۆ با بڕۆین بیرم هاتەوە چی بێراتەوە ئەوەی وای لێ کردی نا ئەی چی بیرم هاتۆ نابێ ئاوا بێم لەگەڵ میسی بۆ لای دکتۆر وەڵڵا ئافرین دوای گاڵتە بە میسیەکان ئەڵێن ئەم شێتە ئەم کچە جوانی لەگەڵای زلەکانی زۆر ناشینە زانی دەبڕ خۆ بگۆڕە بەشکم درێنگە زوو با بڕین بەلای دکتۆرەکەی میسی ئێستێمەوە دیاڵە نێ
بێژن هانیشا چی بوو؟ ماڵە وازانە شێت بووم بەڕاستی زۆر باشە ئەو ستێپ یەکەم نەجاحەتمانێنە دوایی ئاخریانێ بمبەن بۆ خستخانە زۆر باشە ئاخریان بن بۆ لای دکتۆر چۆنە بێ من شێت نیم بەڕاستی کچی ئەزانم بۆ شێت مەکەی ئەزانم لەوێ دکتۆرێکە ویستی فاستکە مەهێڵە یعنی بچم کچی بڕۆ ئاخر بە قورعانە ترسم کچێ مەترسە بێژەنت لەگەڵە بێژەن تەواو بڕۆ دە باشە دێڵای ساڕۆ بەڵام نەیلی فاستکە ها ناڵم خەمە نەبێ دەیخوا حافیز خافیز تۆ نەدەدەچم خۆمە گۆڕم کچم ئێوە نیە خۆم گۆڕیوە عیبی چیە لێ هاوار بنەمە شێتمی کرد بەخوا شێتمی کرد عیبیە مام هەرەوا ببێ باشترە ئەرا با هەوا بڕێن برۆ بابڕین برۆ با بڕۆین برۆ بابڕین ئەستە کورە کاکە خەوتون بواکەی ئەوکانە جێشیان جێخەوەیە من ئەزنم لە وەستاوە دوتۆ بەقورانە ئێستا تەلەفۆن دەکەم ئەستە زوو تەلەفۆنی بۆ کەوا پێتەڵم ئەزنم لە وەردوتووە قوران خراپ بزانین بۆ قوران چی خراپ پێت دەکات تەلەفۆنی بۆ ئەلۆ وەستا نەیشە بێژەن وستیە لێگەڕێم ئەچا باش ئای بام قڕەوە تو لەگە وەستەستانە بینیەوە بڕۆ بە کارمەندەکانی بڵێ کەس داگەندەگنەکە بێژان خەوتووە وەڵا دنیا خراپبوونە شاگەر لێرە نووسی بێ و وەستەش بینە لێگەڕ فرمو السلام عليكم السلام ورحمة الله شلونك دكتور جان باشي سلام بخير سلام سلام بخير باشی دکتۆر جان بخير سلام کچم دانیشە کچە حیامان کچم وەرە دانیشە لێگەڕ بابا ئێستاتی خۆی دانیشە لێگەڕە خەزاڵە بەخێر بێ نە ئاساییە دانیشە کچە جوان لەوێ دانیشە ئێرە خۆشە لێوێ دانیشە باشە دادا بەخێر بێ جانەوە حاڵەکەیەتی بەڵێ دانیشە کچم دانیشە عیفە لێگەڕە قەیرە لێگەڕە بابا ئێستاتی خۆی چی دەکات بکەم خەزاڵە دکتۆر دکتۆر ناتێ بووکە مشمەکە کار دکتۆر نا ئاساییە پێم بڵێن چ مشکلێ هەیە ئەوە بۆ ها وەڵی دکتۆر جان بڵێن چی پێ لەکوێ دەسی پێ بکەم نازانم بم باش کە بزانم تەمەنی چەندە ناوی چییە لە چێ والی هاتووە حاڵەتێکی نیشای کچم تەمەنی 24 ساڵە بەڵێ ئەم بەیانەیە کە جێم هێشت پێکۆنۆژەکەمان کرد هەموو ڕۆژێ پێکۆنۆژەکەین و قورئان خۆمان خوێن کەسی هاتمەوە دوانیۆڕۆ بە دوای نیشاگەڕم نیشە دیار نییە بەڵێ نیشە لەکوێیە هاوارەکەم نیشە نییە کاکە بە دوایە گەڕام کرد و پڕ و هەمسایەکی فیزاحێکی کرد هاوارێکی کرد یەک مەترێ بەرزە بوومە سێکەم نیشە لەژێر مێزی خواردنەکەی ئەلێم نیشە کچمەوە بواردیا دووەرە تۆ چی تۆ دزی تۆ چی تێ بڕۆ دەرەوە یعنی فوجئەتی لەمڕۆ بەڵێ ئەم چیش دەکات لە قوتابخانەیەوە لە ڕۆزم لە ڕۆزم تاو کردووە قوتابخانەی تاو کردووە کێشەیەک لەگە برادێکی حاجبوونە شتێک ڕووی نەداوە وەڵامە هاوڕێی زۆرە دکتۆر جان بەڕاستی من نێنەکانی نازانم لەگەڵ هاوڕێکانی نیشەدانێ لێگەڕە قەینە لێگەڕە دکتۆر دانیشە تو ناوت چی بوو؟ هەفتەیە پێش ئێستا ناوم دەشویر ئێستا ئێستا ناوم ڕیحانە لێدا بنشە دکتۆر جان نیشەیە ڕێحانیە باشە کێشەمان لە چیەوە ینی کێشەی کۆمەڵایەتی هەیە شتێک هەیە هیچ کێشەیەکمان نییە کێشەی من ئەو دوانە دەمێنن من کێشەم نییە هیچ کێشەیەکم ناکەم
کەسمان لەگەڵا ناژات من و خۆی بەڵێ من دایکی کۆچی دوایی کردو دکتۆر دەمێکە کاک تەقسیری زەفەر مالیس نەکردێ دکتۆر هەموو شتمان لۆ کردیا بەڵێ دكتور دانیشە کچم نیشا لا 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 دانیشە کچم دانیشە بزانە کاک دکتۆر چییە لە بە قوربان دانیشە کاک زەفەر وەڵام پێویستەکە 2 دقە بستەوە مەتەلە باشە دکتۆر جان باشە بەسە کوڕمە سەباڕی نیشە بەژێ دکتۆر بکە بە قوربان تو كيف؟ من باوکتم باوکت ئێستا من تو باوەکو دوو هاوڕێمێکەوە قسە بکەین بزانم تو کێشە چییە لا 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 سەیدڵتم بۆ لا بکات چ کێشەیەکت هەیە بە من بڵێ من دکتۆرتم شەرم لە من مەکە دكتوري بەڵێ اي ناوتيا نام بورهانە الله جنايكي خوش خوش قمي جو نامم اي باوكي ناوی شکرە اي باكيرة ناوی محەممەدە اي باكيرة دوركم تۆ واز لەو مۆزوعە بێنە با بچینەوە سەر باسی کێشەی خۆمە بزانم تو لە چی وان لێ هاتووە لا لا كشني اوتا كشني عيني هەستەکەم تۆ تەمسیلەکەی لا 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 گوێم لێ بگرە چی کێشەیەکت هەیە ڕاست و ڕاست پێم بڵێ ئەمە یارمەتیت بدەم کچی خۆم من دکتۆرتم شەرم مەکە لە من لا لا ارمتنا ارمتنا ني 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 وي بۆ لە مۆزوعەکە ڕاکە ئەمە یارمەتیت دەم قسەی دڵتم بۆ بکە شەرم مەکە من دکتۆرتم شەرم مەکە ئەمە یارمەتیت بدەم تو دەکەشە بەڵێ دانیشە فەرم دانیشە دەی کاک کێشەی خۆتم بۆ باسکە لە کەی وات لێ هات لكي واولي هاد بۆ تووشێم کێشەی بووی چ کێشەیەکت هەیە بوتو شيم كشي وش كشي ئێستا تاکەی ئەتوێ واز لە مۆزوعە بێنی بۆ قسە ناکەی بۆ قسەی دڵتم بۆ ناکەی بخسنك بخسي دلتم بناكي کاک زەفەر كم زفر کاک زەفەر كم وەرە زفر ولا شورا کاک زەفەر وەرە ئەی هاوار وەرە دانیشە 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 ئەی هاوار هەش دانیشە کچم دانیشە دانیشە کاک زەفەر دانیشە دکتۆر جان چ بوو کاکە ئەم چێ بەڕاستی نەخۆش نییە